حاجی قادری کۆی دەفەرموێ کتێب و دەفتەر و تاریخ و کاغەز بە کوردی گەر بنووسرایە زمانی مەلا و شێخ و میر و پادشامان هەدا مەحشەر دەما ناو نیشانی لە گوندی سیساوەی خۆشناوەتی ساڵی 1814 لەدایک بووە. ساڵی 1863 دەگاتە کەیپ تاون. My full name is Muhammad Abdullah Abu Bakr Zobri Effendi Bekat Effendi Khoshnawi Qurayshi Amjadi Kurri Rushduddin Abu Bakr Effendi Kurri Muhammad Alauddin the son of Kurri Abu Bakr Effendi Khoshnawi Qurayshi Amjadi Mullah Umar Beg کوڕی مەلا عومەر بەک کە خەڵکی کوردستان بۆ لەوێوانەی گوتوۆتەوە. لەو شارە و لە زۆر شوێنی دیکەی وڵاتەکە خزمەتی زۆری لە بواری زانستی ئاینی و پەروەردەدا کردووە. چەندین کتێبی ڕۆشنکاری نووسیوە. ساڵی 1880 لە تەمەنی 67 ساڵیدا لە شاری کەیپ تاون کۆچی دوایی کردووە. گەلۆ چۆن کوردێک لەو ڕۆژگارەدا گەیشتۆتە ئەو پەڕی دنیا. This place is part of ئەم شوێنە بەشێکە لە ڕۆحم. ئەمە ئەو شوێنەیە باپیرانمی لێژیاون. شوێنێک 1000 ساڵە ماوەتەوە. لە گوگڵ ئیرت تەماشام کرد، بەڵام ئێستا بە ڤیدیۆ بۆ یەکەم جار دەیبینم. بریا زانی بەم قوتابخانەکە لەکوێدایە. بەڵام دەزانم کە سەدام حوسێن زۆربەی شوێنەکانی وێران کرد. سەدام مێژووی سڕیەوە، بەڵام سپاس بۆ خوا گەلی کورد بنیاتیان نایەوە. لەخوا دەپاڕێمەوە سەرکەوتویان بکات. شاری کەیپ تاون هەڵکەوتەی باشووری ڕۆژئاوای پارسەمینی ئەفریقیایە. شارەکە هەڵکەوتەی بناری چیای مێزە، تەیبڵ ماونتەین، چیایەک لە بەنێوبانگەکانی جیهان. پاش هاتن و دەست بەسەرداگرتنی کەیپ تاون ساڵی 1666 هۆڵندایەکان لە شارەکە بەندەرێک و قەڵایەک بنیات دەنێن. ئەو بنیاتنانە دەبێت بەهۆی گەشە و هەروەها بە شاربوونی کەیپ تاون. نزیکەی 4 ملیۆن کەس لە شاری کەیپ تاون دەژین و دووەم گەورە شاری باشووری ئەفریقیایە. شارێک ڕۆژگارێک ناونیشانی خەمگینی فرۆشتنی کۆیلە بووە.
سەرەتای سەدەی 19 ئینگلیزەکان ناوچەکە داگیر دەکەن. شاری کەیپ تاون دەبێت بە بەشێک لەو قەڵەمڕەوەی خۆری لێ ئاوانە دەبوو. کەیپ تاون شارێک لە پێکهاتەیدا شێوازی بیناسازی لە هۆڵەندایی و ڤیکتۆریانیەوە تاک و داڵدەی لانەوازانیشی گردۆتە ئامێز. چیای مێز چیایەکە شێوەی مێزێک بەرجەسە دەکا و شاری کەیپ تاون هەڵکەوتەی بناری ئەم چیایەیە. دیمەنێکی یەکجار سەرنجڕاکێشی بەخشیوە بە شارەکە و شارەکە هەم لە کەناری دەریایە هەم لە بناری چیای مێزدایە. چیایە کە ئەهێنێ لەو پەڕی دنیاوە بیت تەماشای بکەیت و بیتە سەر لووتکەکەی و ئەم هەوا سازگارە هەڵمشیت. بەڵام جەخار لەم سروشتە سەرسامکارەدا لەم شارە دەوڵەمەندەدا چەندین دیاردەی دزێو هەن. لەم شارە سوالکەر هەن. هەروەها پەلاماردانیش ئەگەرێکی کراوەیە. لە ڕۆژگاری ئەپارتایددا تەنیا سپی پێستەکان بۆیان هەبووە کارەبایان هەبێت. پاش ئەو قۆناغا هەموو مرۆڤێک یان هەموو خێزانێک بۆیان هەیە وزەی کارەبایان هەبێت. هەر بۆیە کارەبا بەشی هەمووان ناکات و ڕۆژی چەندین سەعات وزەی کارەبا دەپچڕێت. خەمگینە ئەم سەرزەمینە پڕ ئەفسونە نوقمی گەندەڵی بووە. هەرچەندە خەڵکەکەی باز لەوە دەکەن وڵاتەکە بەدەست گەندەڵیەوە دەناڵێنێت، هەرچەندە کەیپ تاون هەڵگری مێژوویەکی خەمگین و پاشخانێکی دزێوە لە جیاوازی ڕەگەزی و ڕەگەزپەرستی، بەڵام سەرباری ئەوەش کەیپ تاون شاری ڕەنگە جیاوازەکان، کولتورە جیاوازەکان و ئاینە جیاوازەکانە. شارێکە یەکتر پەسەندکردن، پێکەوە هەڵکردن و بەخشندەیی لە ڕووبەریدا بەڕوونی دەدرەوشێنەوە. بە کەیپ تاون دەگوترێت مەیخانەی زەریاکان، هەروەها پێشی دەگوترێت شاری دایک. جا پێم وایە لێرەوە ئەوە ڕوون دەبێتەوە بۆچ ئەم دیمەنانەی پێکەوە هەڵکردن و میهرەبانی دەبینیت. هەروەها چیای مێز بووەتە هێمایەک بۆ یەکێتی کەیپ تاون. لە شاری کەیپ تاونەوە بەڕێ دەکەوین بەرەو کەیپ ئۆف گود هۆپ. بارتۆلۆمیۆ دیاسی پۆرتوگالی یەکەمین دەریاوانی ئەوروپایی بوو. ساڵی 1488 گەیشتە ملەی هیوە. ئەو دەریاوانە هەستی کرد لێرەوە بە ڕێگەی ئاویدا بواری گەیشتن بە هیندستان و وڵاتانی دیکەی ئاسیا. لەکوێین پرسیارێکی گرنگە لە The Cape of Good Hope. هەندێک کەس دەڵێن جەمسەری هیوای باش یاخود تەوەری هیوای باش. لە کتێبەکانی پەروەردەیە بە تایبەتیش لە وانەی جوگرافیایە کراوە بە ملەی هیوە یاخود ملەی ئاوات. من پێم باشە کەیپ کەپوو یەکێک لە وشە جوانەکانی زمانی کوردی بۆ لووت کەپووی هیوە یاخود کەپووی ئاوات. ڕاستی ڕێک ئەم دەرپەڕینی چیایە لە کەپوویەک ئەچێ. کەپووی هیوە لەکوێین؟ ڕێک لە شوێنێکا کە هەردوو زلزەریای ئەتڵەنتیک
و زلزەریای هەندی بەیەکەگەن. لە کاتێکدا هەموو ڕێگاکانی ئاوریشم ڕێگەی وشکانی بەرەو ئەوروپا لەژێر کۆنتڕۆڵی عوسمانیەکاندا بوون، لە شوێنێکا کە هەردوو زلزەریای ئەتڵەسی و هەندی تێکەڵ دەبن، دۆزینەوەی ملەی هیوا بواری نوێ و گرنگی هاتوچۆ بەرەو وڵاتانی ئاسیا دەستەبەر دەکات. هەر بۆیە ناو لەو ملەیە دەنێن ملەی هیوا. تێکەڵبوونی دوو زلزەریا لە باوشی ئەو سروشتە ناوازەیەدا جوانیەک بەرجەستە دەکەن تاقانە. بەڵام بەداخەوە ملەی هیوا پاشان هەر بۆ هیوا و هەر بۆ نەخشە باشەکان بەکار نایەت. یەکێک لەو پلان و نەخشانەی هۆڵندایی گەل هەیەە و جێبەجێی دەکەن لە پەنجاکانی سەدەی حەڤدەدا ژمارەیەکی زۆر لە مرۆڤی موسڵمان لە وڵاتانی هندستان، ئەندەنوسیا و مالیزیاوە وەکو کۆیلە دێنن، ڕۆژگارێکی زۆر لەو وڵاتە پلانی خۆیان بەو کۆیلانە جێبەجێ کردووە و بێگاریان پێکردوون. لە ملەی هیواوە بەرەو شاری کەیپتاون دەگەڕێینەوە، بە ڕێگەی ناسراوی چاپمانس پیکدا دەگەڕێینەوە، ڕێگەیەک لە ڕێگە هەرە جوان و دڵگیرەکانی دنیا، بەڵام ڕێگەیەکیش مێژوویەکی خەمگینی هەیە و بێ بەرامبەر بە کۆیلەکان دروست کراوە. سەدان خێزانی موسڵمان نەوە لە دوایینەوەی ئەو موسڵمانە کۆیلانەی کاتی خۆی لە ئاسیاوە هێنداون، جڤاتی موسڵمانی وڵاتەکە پێک دەهێنن و ئێستا زۆرینەیان لە گەڕەکی بۆ کاپی کەیپتاون دەژین. باوەندی موسڵمان بۆ یەکەم جار دەوروبەری ساڵی 1658 هاتنە کەیپتاون. ئەمە چەند ساڵێک دوای ئەوە بوو کە یان ڤان ڕیبیک لەلایەن کۆمپانیای هۆڵندی هیندستانی ڕۆژهەڵاتەوە فەرمانی پێکرا بوو قاڵی ناوەندەڕێ لە نێوان جاکارتایان باتیڤە و ئەمستردام دیاری بکات. جاکەیپتاون خاڵێکی ئاوی بوو. ئەو موسڵمانانەی لە ساڵی 1658 بە دواوە هاتنێرە وەکو کۆیلە دەهێنران. لە 1668ەوە تاوەکو 1795 کەیپتاون وەک خاڵی دوورخستنەوەی ئەو سوڵتان و شێخە سۆپی و دەربارانە بەکاردەهێنرا کە لە ئیندۆنیزیا لە هۆڵندیەکان یاخی دەبوون. جا 1982 خانەدانی ئۆرانکایانی ئیندۆنیزیاییش دوورخرانەوە بۆ کەیپ. گەشتێک بەنێو دیرۆکی کەیپتاوندا بەسە تاکو مرۆڤ بزانێت ئەم سەرزەمینە پڕە لە بەسەرهات و لە چیرۆکی ناوازە، بەڵام ئێمە بۆ چیرۆکی خۆمان لێرەین. چیرۆکی ئێمە سەبارەت بە زانایەکی کوردی خۆشناوە بەسەرهاتی ئەبوبەکر ئەفەندی، خەڵکی گوندی سیساوە ئێمەی بەرەو ئەم شارە کێش کردووە. ڕۆژی 3 ئاپریلی ساڵی 2023 بۆ سۆراخی ئەم زانا گرنگەی مێژوومان دەگەینە کەیپتاون و دوو کەس لە نەوەکانی نەوەی سێیەمی ئەبوبەکر ئەفەندی خۆشناو و پێشوازیمان دەکەن. لەم گەشتەدا لێکۆڵەر و ئەکادیمیکار سوداد ڕەسوڵیش هاوڕێمانە. با بڕێن بەرەو لای کاگە حەمە. لە باشووری ئەفریقیا بێ وا بکەین وە نییە؟ لە کەیپتاون
السلام عليكم روش باش ڕۆژ باش چۆنیت؟ ڕۆژ باش تۆ باشی ئێمە باشین سپاس Very good. زۆر سپاس بۆنی ئەبوبەکری کوردی خۆشناو خۆشناوی باوەڕ بکە باوەڕ بکە بۆ ئێمە ئەمە زۆر زۆر گرنگ بوو It's very important for us. بەڵێ بۆ ئێمەش زۆر گرنگە بەسەرکردنەوەی ئەمە یەک دوو بینەری کورد مرۆڤی کورد لە چاوی کامێراوە کەیپ تاون ببینن و یادگارەکانی ئەبوبەکری کورد خۆشناو کوردستانی ببینن ئەمە کوردستانێکی گچکەیە پێمە خۆشحاڵی خەڵکی کوردستان هەر هەموو بە خێر بێن بۆ ئێرە ماڵی خۆتانە فەرمون بۆ ژوورێ ئەمە خەونە ئەمە خەونمان پێوە دەبینی أبو بكر إفندي لەو کاتەوەی ئەوبوو بەکرەفەندی خۆشنا و کوردستانی جێهێشت ئامانچ ئەوە نەبوو بێت بۆ ئێرە بەڵکو ئامانچ ئەوە بوو لە ئیستانبول کێشەی زەوی باپیران و داپیرانی یەکلایی بکاتەوە کەچی ئەوان بۆ ئێرەیان نرد ئەویش بە هەموو بەڵگەنامەکانیەوە هاتە ئێرە جا ئێمە هێشتا لە تاراوگەداین و بەردەوام خەو بەگەڕانەوە دەبینین توريتان بابەتی گرنگی ئێمە ئەبوبەکری خۆشناوەتی یان کوردستانی یا ئەبوبەکری کوردە پێش ئەوەی بچینە سەر بابەتی ئەبوبەکر ئەفەندی حەزەکەم سەبارەت بە خۆت بپرسم کوردیە زانیت زمانی کوردی زۆر کەم دەزانم لێرە هیچ دەرفەتێک نەبوو تاکو قسەی پێ بکرێت چەند وشەیەک نەبێت کاتێک منداڵێکی 4 ساڵان بووم باوکم هەندێک کوردی فێری من و براکەم کرد جا کتێبێکم هەیە باوکم چەند ساڵێک بەر لە لەدایکبوونی من نووسیوێتی لەو کتێبەدا ژمارەیەک وشەی کوردی نووسیوە ئەو شانەی باوکم فێری ئێمەی کرد جا ئەم وشانە هەمویان پەیوەندیان هەیە بە گەڕانەوەی خێزانەکەمانەوە بۆ کوردستان سڵاوکردن لە گەلی کورد و یان بۆچی ئێمە هاتوین ئەم دەفتەرە کە ئێستا ئێمە ئەمڕۆ ڕۆژی چواری مانگی چواری 2023 قساکەین 60 ساڵی ڕێک تەمەنی ئەم دەفتەرێ 6 ساڵ لەمەوبەر باوکی محەممەد زوبری ئەفەندی سەرقەڵەمی نووسیوە بە پیتی لاتینی وشە کوردەکانی نووسیوە شین بڵێ مرد بڕۆ زۆر شتی شیڤی نووسیوە کچ بڕۆ بەهرە وەرە کۆڕ بڵێ باب ببە بۆ نمونە دەتوانم بژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 بەو جۆرە اینجا دەتوانم بڵێم سلااو چۆنیت ئەی تۆ چۆنیت من باشم سپاس من باشم زۆر سپاس خەڵکی کوێیت خۆشحاڵم بە نەسینت ئەمە کوردستانە لێرەیە گوندی سیساوە هەیە لێرەیە لێرەیە باپیری محەممەد زوبری ئەفەندی وادرا ئەبوبەکر ئەفەندی خۆشناوەتی لێرە لە گوندی سیساوەی دەڤەری خۆشناوەتی سەر بە پارێزگای هەولێر لەدایک بووە 1814. ڕەنگە ئەمە کۆنترین بەڵگەنامە بێت کە 900 ساڵ لەمەوە پێش لە کوردستان نووسراوە ئەم بەڵگەنامەیە لەلایەن ئەبوو نەسر ئەمیر سولەیمان غازی قوڕەیشی ئەمجەدیەوە نووسراوە و مۆرکراوە وەقفێکی دامەزراندووە خاوەنە نزیکەی هەموو دەشتی هەریر بووە لە ساڵێکدا باج و خەراجی ئەو هەرێمە تاک و بارزانت دەداتێ
ڕێگەکە بە هەریردا دەڕوات لە سوورسوورەوە بۆ باشوور. ئەوە پێی دەگوترێت زەوی سەوز. بۆ هەمیشە ئەو زەویەکی وەک وەقف بەخشیوە بۆ خوێندنی خۆڕایی. خوێندن بۆ هەموو کەسێک. خواردن و شوێنی مانەوەی بێبەرامبەر دەستەبەر کردووە، زەویەکانی بەگەل بەخشیوە بۆ قازانجی خۆیان تاکو خەڵکەکە بتوانن خۆیان پێش بخەن. ئەمە پشتا و پشت بەردەوام بووە تاکو ئەو کاتەی مەلا عومەر بەگی باوکی ئەبوبەکر لە ساڵی 1831دا دەکوژرێت. ساڵێک بەر لەوە ئەبوبەکر نێردرا بووە دەرەوە لە خوێندنگەکانی ئیستانبول، مەککە و بەغدا بوو. کاتێک ئەبوبەکر لە ساڵی 1852دا گەڕایەوە، ئەم بەڵگەنامەیە جارێکی دیکە نووسرایەوە. ئەمە کۆپیە پشتڕاستکراوەکەیەوە و مفتی گەورە محەممەدی خەتێ و سولەیمان سەلیمی والی مۆریان کرد. پاشان ئەبوبەکر ئەم بەڵگەنامەی دەستکەوت. ئەمە بەڵگەنامەکەیە. هەر هەموو باپیرانی ئێمە بەڵگەنامەیەکی وەک ئەمەیان هەبووە. ئەمە بەڵگەنامەی ئەبوبەکر ئەفەندیە لەلایەن سولەیمان سەلیمی والیەوە مۆرکراوە. باسی هەموو زەویەکان دەکات. لەم بەڵگەنامەیەدا هاتووە کە پێویستە مەرجەکان بە یەکجاری جێبەجێ بکرێن، بەڵام کاتێک ئەبوبەکر هەموو ئەمانەی پێگەیشت، گرفتی بۆ دروست بوو. چونکە پاش مردنی باوکی لە ساڵی 1831 عوسمانیەکان هاتن و دەستیان بەسەر زەویەکاندا گرت. کاتا دەوڵەتی عوسمانی نوێنەرایەتی موسڵمانانی کردووە، هەروەها خلافەتی موسڵمانانیش بووە. بۆیە ئەو پێگەیەکی گرنگی هەبووە لە جیهانی ئیسلام کە داوا لە دەوڵەتی عوسمانی بکەن زانایەک بنێری لە بۆ چارەسەرکردنی کێشەی موسڵمانان لێرە. ئەو بوو دەوڵەتی عوسمانیش ئەبوبەکر ئەفەندی کە زانایەکی لێ هاتوو بووە، شارەزا بووە لە زانستە ئیسلامیەکان، عەرەبێکی باشی زانیە، ئەو هەڵدەبژێرن کە بینێرن لە بۆ کەیپ تاون بۆ ئەوەی ئەو کێشانەی ئەو موسڵمانان چارەسەر بکە، هەروە ڕێنمایی دینیش بدات بە موسڵمانەکان لێرە. ئێمە زۆر خۆشحاڵین کە خەڵکی کوردستانین و باپیرانمان کوردن. ئەوە ڕەگ و ڕیشە و ناسنامەمانە. تەنیا ئەو خێزانە ون دەبێت کە مێژوو نازانێت. ئەو خێزانانە هەمیشە دەیانوێت بزانن خەڵکی کوێن و کەسانێکیش هەن دەیان بن بۆ خۆیان. بەڵام هەر کە ڕاستیەکەیان زانی، زۆربەیان دەگەڕێنەوە و دەڵێن ئۆی یانی ئێمە خەڵکی کوردستانین. بۆ نمونە هەفتەی پێشوو بەر لەوەی ئێوە بێن کەسێک لە خێزانێک بۆ مینوسی ئێمە ئەمجەدی یان ئەفەندین. لە مەسنجەری فەیسبوک بۆ منووسی پێت وایە ئێمە خەڵکی کوێین؟ گوتی مەگە خەڵکی تورکیانین. گوتم کێ گوتی ئێمە خەڵکی تورکین؟ دەزانیت ئێمە خەڵکی کوێین؟ ئێمە خەڵکی کوردستانین. گوتی ئۆ کوردستان زانیارێکی زۆر کەمم لەسەری هەیە. ئەو 7 منداڵی هەیە و ئێستا 46 ساڵە. ئێستا دەوێت کچەکەی لەبارەی کوردستانەوە بزانێت. ئەبوبەکر خەڵکی کوردستانە، بۆ مێژووی هەموو کوردستانە. چیرۆکی شێخ ئەبوبەکر ئەفەندی دەکرێت ببێتە یەکێک لە چیرۆکە سەرنجڕاکێشەکان لە مێژووی کەیپ تاون. خۆی هاتنی بۆ کەیپ تاون ئەوە بوو لە ناوەڕاستی 1850کاندا کۆمەڵگەی موسڵمانی کەیپ بەرەو بێئاگایی لە ئیسلام دەچوون. دوایین زانای بەناوبانگیان کەسێک بوو بەناو چوانگوڕۆ کە لە ساڵی 1870دا مردبوو. هەر بۆیە لە 1870ەوە تاوەکو 1850 بۆشاییەک دروست بوو. هیچ زانایەکی نوێ نەبوو بێت بۆ کەیپ تاون. لەو سۆنگەیەدا زانستی ئیسلامی خەریک بوو کاڵ ببێتەوە و نەمێنێت. چەند ڕیشسپیەکی ڕەوەندی موسڵمان دەیانزانی کە موسڵمانەکان پێویستیان بە یارمەتیە. بڕیاریاندا و نامەیەکیان بۆ شاژنە ڤیکتۆریا نووسی
نامەکەیان ڕەوانەی سوڵتان کرد لە ئیستانبول تاوەکو زانایەک بۆ کەیپ بنێردرێت بەرچاوڕوونی بدات بە موسڵمانان و دەریتی ئیسلامەتیش بپارێزێت. سەرەتا زاناکانی زمانی ئەفریکانی بوون باخەن بە ئەو بەکرەفەندیدایە چونکە سەرڕای ئەوەی کە ئەو بەکرەفەندی ڕۆڵێکی گرنگی هەبووە لە ناو کۆمەڵگەی موسڵمانان لە کەیپتاون بەڵام ڕۆڵێکی دیکەی گرنگی هەبووە لە پێشخستنی زمانی ئەفریکانی بۆیە کاتێک کە دێن مێژووی ئەو زمانە دەنووسنەوە دەبینین کەسێک کە ڕۆڵێکی گرنگی جێڕایە لە بۆ زمانی ئەفریکانی ئەبوو بەکرەفەندیە گەورەترین کتێبی نووسیە لە بۆ کاتی خۆی پەخشان بە زمانی ئەفریکانی کەویش بەیان دین بووە بەو زمانە بووە بە ئەلفوبێ عەرەبی بووە بۆیە سەرەتا ئەوانەی کە باخیان پێدایە ئەوانە بوون کە لە ئەفریقای باشوور بوون هەر بۆیش بزانە ئەوان لە پەنجاکانەوە دەستیان پێکردیە لەسەریان نووسیوە و یەکێک بۆ لە کەسایەتیە گرنگەکانی ئەفریقای باشوور و دواتریش کتێبەکەی تەرجەمە دەکەن و دواتر دێخەنەوە سەر ئەلفوبێی لاتینی ئەوانە. ئەمە دەستنووسە ڕەسەنەکەی بەیانودینە کە ئەبوو بەکرەفەندی خۆشناوە بە دەستی خۆی نووسیوێتی. من بەرپرسم لەم دەستنووسە. ئەم دەستنووسە گەیشتووەتە دەستی سوڵتان عەبدولعەزیز هەروەها عەبدولحەمیدیش. ئێمە ئەم زانیاریەمان تۆمار نەکردووە چونکە بەشێک نییە لە کتێبی بەیانودین. ئەمە لاپەڕەکانی سەرەتای کتێبەکەیە ڕەنگە ئەمە بێت. بەڵێ. بسم الله الرحمن الرحیم. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. کتێبی تەهارە. دیسی کتاب واتە ئەم کتێبە بە زمانی ئەفریکانی. ئەم کتێبە سەبارەت بە پاک و خاوێنیە. پێویستە ئاگادار بیت یان بزانیت تەهارە بە زمانی عەرەبی بە مانای پاک و خاوێنی دێت. کتێبی بەیانودین ئەمە نوسخە یەکەمەکەیە کۆپی ڕەسەنێتی کۆپی یەکەمی کە بەدەستی ئەبوو بەکر ئەفەندی خۆی نووسراوە. مرۆڤ دەتوانێت بڵێ بە زمانی هۆڵەندایی یان هۆڵەنداییەکی بارگاوی بە وشەکانی ئێرە وشەی ئەم دەڤەرە بەتایبەتیش باشووری ئەفریقیا و لە ناویشا کەیپتاون بە زمانی هۆڵەندایی یان ئەفریکانی بەڵام بە ئەلفوبێ عەرەبی نووسیوێتی. جا لێرەدا شتێکی زۆر سەرنجڕاکێش هەیە. ئەبوو بەکرەفەندی لەنەوەی میر سولەیمانی کوڕی میر محەممەدی کوڕی میر عەبدوڵڵای کوڕی میر زەیدە لە خانەدانی سۆرانی سەر بە شارەزور و بەغدایە. سۆهران تابع شەهرزور و بەغداد. یەکێک لەوانەیە کە ئەو زمانەی پێشخستیە و پەخشانێکی گەورەی پێنووسیوە ئەویش ئەو بەکرەفەندیە. ئەو کتێبە لە زۆر ڕووەوە گرنگی هەیە. ئەمە هیچ کە لە لای پەروەردەییەوە لە ڕۆی دینیەوە کە کتێبێکی دینیە و ڕۆلی هەبووە لە پەروەردەکردن و هۆشیارکردنەوەی موسڵمانانی ئێرە. بەڵام ئێستا ئەو کتێبە ڕۆڵێکی گرنگی زمانەوانی هەیە لە بۆ زمانەوانەکان. کاتێک کە لەو کتێبە دەڕوانن ئەو پەخشانی لەو سەردەمە پێنووسراوە دەزانن کە سیستەمی دەنگسازی ئەو زمانە ئەوسا چۆن بووە. ئەمە لایەنە زمانەوانیەکەیتی هەروەها چۆن توانیوێتی ئەو ئەلفوبێ عەرەبیەیە لە بۆی هەموار بکاتن. شێخ ئەبوو بەکرەفەندی هاتووە بۆ کەیپتاون بەدڵنیاییەوە بۆمان دەرکەوتووە کە لە کوردستان لەدایک بووە. بنەماڵەکەی بۆ سەدان ساڵ لە سیساوە بووە و خۆشناو بوون. وەمان دەرکەوتووە سەید بووە کە نەوەی پێغەمبەر محەممەد درودی خودای لەسەر بێ کە بنەماڵەکەی بە درێژایی 1000 ساڵ پشتا و پشت مامۆستای موسڵمانان بوون. جا ئەم پیاوە لە کەناراوەکانی کەیپتاون جێگیر دەبێت و بەڕاستی پێم وایە کە بەشێکی زۆر سەرنجڕاکێشە لە مێژووی ئێمە. ساڵی 1862 هاتە ئێرە بۆ ئەوەی لە کەیپتاون ئیسلام بپارێزێت.
کتێبێکم لەلایە ئەفەندی ئۆف ئەرزڕوم ئەت دە کەیپ نووسەرەکەی نووسەرێکی تورکە بە ناوی حەلیم گەنجۆغڵو. حەلیم کتێبێکی سەبارەت بە ئەبوبەکری کورد نووسیوە بەبێەوەی باسی کوردستان بکات. A few years ago, by Halim Genjolu, is a great distortion. ئەم کتێبە چەند ساڵێک لەمەوبەر لەلایەن حەلیم گەنجۆغڵو نووسراوە. ناوبراو کە گەورەترین شێوێنەری مێژووی ئەبوبەکر ئەفەندیە، ئەفەندی ئەرزەڕۆم لە کەیپ. ئەوە هیچ ڕاست نییە، چونکە ئەبوبەکر تەنیا چەند مانگێکی ژیانی لەم شوێنە بەسەر بردووە. لەم کتێبەدا بەڕێز حەلیم گەنجۆغڵو هەوڵ دەدات ئەبوبەکر لە ڕابردووە کوردیەکەیدا ببڕێت و مێژوویەکی نوێی بۆ دروست بکات کە لە ڕاستیدا شتیوان نییە، لە بەڵگەکانیشدا نییە، تەنیا لە مێشی خۆیدا هەیە کە خستوویەتە سەر کاغەز و گەلێک کەسی فریوداوە. لە ناویاندا زۆر کەسی خێزانەکەمان و ئەو کەسەی کاری لەگەڵ کردووە کە ئامۆزای گەورەی خۆمە، هیشام نیعمەتوڵڵا ئەفەندی. کاتێک بینیم لە فەیسبووکی خۆمدا ڕەخنەیەکی چەند ڕستەیەم لەسەر ئەم کتێبە نووسی، بەڵام ئەوان بە ئاشکرا هێرشان کردە سەرم و گوتیان من تیرۆریستم، پشتگیری لە پەکەکە و فەتۆ دەکەم. من هەرگیز چاوم بە هیچ کەسێکی ئەم ڕێکخراوانە نەکەوتووە. اینجا حەلیم ئەوەی وەریگێڕا بۆ میدیای تورکی، ئەوان لای خۆیانەوە پێیان خۆشە ئەوە ببینن کە حکوومەتی و تورکی من بکوشێت یان دەستگیرم بکات. بەڵام من ڕەخنەیەکم لەسەر ئەم کتێبە نووسیوە و پێشانی دەدات ئەم کتێبە زیاتر لە 50 درۆی تێدایە. ئەم کتێبە لە ماڵپەڕەکەمدا هەیە. ئەم کتێبە لەسەر وێبسایتەکەم هەیە www.zobri.website. لەوێ تەواوی جیان دەتوانن ڕاستیەکانی بابەتەکە بخوێننەوە. کاتێک ئەبوبەکر ئەفەندی هات بۆ کەیپتاون، مشتومڕ دروست بوو. هۆکاری مشتومڕ و کێشەکان ئەوە بوو کە کۆنسۆڵی گشتی تورکیا لەو دەمەدا پیاوێکی تەواو گەندەڵ بوو. بە سوڵتانی تورکیای نەگوت بوو کە موسڵمانانی کەیپ شافعین. جا شێخ ئەبوبەکر ئەفەندی هاتە ئێرە و دەبوو خەڵکەکە فێری مەسەبی حەنەفی بکات. بەڵام لێرەدا شتێکی گرنگ هەیە. شێخ ئەبوبەکر ئەفەندی پێمان دەڵێت لە مەککە بۆ زیاتر لە 13 ساڵ لە بەردەستی شێخێکی شافعیدا خوێندوێتی. لە دادگەدا گوتی من شافعیم و باوەڕم پێیەتی. لە لێکۆڵینەوەمدا لە مێژووی ئەبوبەکر ئەفەندی هیچ پیاوێکی هاوچەرخی ئەوم نەدیوە هێندەی ئەو ناسناوی زانستی هەبێت. نزمترین ناسناوی بریتی بوو لە مفتی 4 ئیمامەکە. ئێستا مفتی 1 ئیمام کەسێکی زۆر شارەزایە، بەڵام ئەو مفتی 4 ئیمامەکە بووە. ناسناوێکی دیکەی بەرزتر لەوە بریتی بوو لە شێخی زانست، شێخ العیلم. ئەو کەسێکی زۆر زانا بوو، لە دەوڵەتی عوسمانیدا پێی دەگوترا شێخی زانست. ئەو کێشەیە هەیبوو دەبوو نەنرایەتی سیستەمی فێرکاری عوسمانی بکات. جا سیستەمی فێرکاری عوسمانیش کە ئەو تێیدا بوو بەداخەوە دەبوو بەو پێیە لەسەر مەزهەبی حەنەفی بڕوات. جا پێم وایە ئەو ململانێ و دژبەرانەی لە کەیپ کەماڕووی ئەبوبەکر ئەفەندیاندا بوو بەسەریاندا سەرکەوت. پێم وایە هۆکاری دژایەتیەکە لەبەر ئەوە نەبوو ئەو حەنەفی بووە، بەڵکو دەبێت ڕاستگۆ بین کە کۆمەڵگەی موسڵمان و ئیمامەکانی ئێرە گەندەڵ بووبوون. ڕابەری و ئیمامەت بۆ ماوەیی بوو. باوەتایەکی دیکە ئیمامەکان شارەزاترینی خەڵکەکە نەبوون. کارەکە تێکەڵ بە سیاست بوو. بابەتەکە پەیوەندی بە پارە و ئابووریەوە هەبوو. پیاوێکی شارەزا دێتە ئێرە و دەست دەکات بە گوتنەوەی حەقیقەتی دین بە خەڵکەکە.
زانای کوردی بە ڕەچەڵک خۆشناوی و لە دایکبووی گوندی سیساوە 160 ساڵ لەمەوبەر دەگاتە کەیپتاون، کاری یەکجار گرنگ دەکات و ناوێکی گرنگ و بەڕێز بۆ خۆی دەستەبەر دەکات، نەک لە نێو موسڵمانانی ئەو شارەدا، بەڵکو لە مێژووی زانین، پەروەردە و نووسینی کتێب و خوێندەواریدا کاری یەکجار گرنگی کردووە، بە جۆرێک لە چەندین مۆزەخانە، کتێبخانە، ناوەندی ئەرشیف و مۆنۆمنتە گرنگەکاندا شوێنێک بۆ ئەم زانایە تەرخان کراوە. لە ئەفریقای باشوور عوسمانیەکان میراتێکیان بەجێهێشتیە لەوێندەر کە دەبین ئەویش ئەوەی کا و ڕۆڵە گرنگی جێڕایە لەوێ ئەبوبەکر ئەفەندیە. بۆیە لەوێەوە ئەوان دەست پێ دەکەن، باخی پێ دەدەن، نووسەر دەنێرن لە بۆ ئەفریقای باشوور، لەوێ لە زانکۆکان توێژینەوە لەسەر ئەبوبەکر ئەفەندی بکەن. بۆیە لەو ماوەیە لە 2000ەوە دوای 2000ەوە تا 2012 و 13 و 14 سێ توێژینەوەی لەسەر نووسراوە، سێ ماستەرنامە لەسەر بابەتی جیاواز کە دویان لەسەر ژیان و چالاکیەکانی ئەبوبەکر ئەفەندیە لە ئەفریقای باشوور، یەکیشیان لەبارەی ئەو پەیوەندیەیە کە ئەبوبەکر ئەفەندی دروستی کردیە لە نێوان دەوڵەتی عوسمانی و دەسەڵاتدارانی کەیپتاون. ئەو ڕۆڵە گرنگەی جێڕایە. ئێتە دوای ئەوە تورکەکان زیاتر باخی پێ دەدەن، هەر دوای ئەوەش لە تورکیاش بە تورکیش چەندین کتێب و لێکۆڵینەوەی لەسەر بڵاو دەکەنەوە. یەکێک لە دەستکەوتە هەرە گرنگەکانی ئەبوبەکر ئەفەندی خۆشناو کردنەوەی قوتابخانەی کچان بووە لە شاری کەیپتاون. زانایەکی کورد لە سەرەتای گەیشتنیدا بەو شارە ساڵی 1863 قوتابخانەی کچان دەکاتەوە. تەهورە سەبانکووک هاوسەری دووەمی ئەبوبەکر ئەفەندی، هەروەها برازای دەریاوانی نێودار جەیمس کووک لەو قوتابخانەی کچانە تەهورە خاتونیش مامۆستا و بەڕێوەبەر بووە. بەڵێ، ئەمە لایەنێکی زۆر گرنگی ژیانیەتی. قوتابخانەی بۆ ئافرەتان کردەوە کە ئەوە یەکەمین قوتابخانەی ژنان بوو، بە تایبەتی لە کەیپ. فێرگەکە تەنیا بۆ موسڵمانەکان نەبوو، بۆ هەمووان بوو. بەڵێ، قوتابخانە پرۆگرامێکی ئیسلامیانەی هەبوو، بەڵام وانەکانی بیرکاری، جۆگرافیا و کارامەیی دیکەی ژیانی تێدا دەگوترایەوە. شتێکی سەرنجڕاکێش ئەوەیە کە هەردوو ژنەکەی بە تایبەتی تەهورەی ژنی دووەمی بوو بە بەڕێوەبەری ئەو فێرگەیەی ئەو دایمەزراند. ئەوەی شێکێکە لەو ڕۆڵانەی گێڕاوێتی بەلایەنی کەمەوە لە کەیپتاون زۆر لە پێش سەردەمی خۆیەوە بووە و هەستی بە گرنگی فێرکردنی ژنان کردووە. باوەمان بیر بێت کە ئێرە کۆمەڵگەیەکی کۆیلایەتی بووە، هیچ قوتابخانەیەکیان نەبوو، تەنیا شتێک دەیانتوانی فێری ببن شتێکی سەرەتایی بوو لە مەدرسە، ئەویش ئەلیف بە تاسا بوو. بەڵام شەخ ئەبوبەکر هات ئەوەی بردە پێشەوە و قوتابخانەی تایبەت بەخۆی دروست کرد، قوتابخانەی عوسمانی ئاینناسی، لە بەرامبەریشدا قوتابخانەی بۆ ئافرەتان دروست کرد. جا ئەو ڕۆڵێکی مەزنی لە بەهێزکردنی ژنانی کەیپتاون دابینی. هەر بۆیە پێم وایە میراتی ئەو بەگشتی بەکەم بیندراوە و بایەخی پێ نەدراوە. ڕۆژنامەی کەیپ ستاندارد ساڵی 1939 سەبارەت بە مردنی ماحاجی، مامۆستای نێودار کە هەزاران ژنی فێری خوێندەواری کردووە، دەنووسێت شایانی باسە ماحاجی خۆی قوتابی شێخی زانە ئەبوبەکر ئەفەندی بووە. باشە، ئەمانە برا ئەفریقیەکان من. بەڵێ، ئێمە لەم کیشوەرە داین و هەوڵ دەدەین ئەم کیشوەرە بنیاد بنین. دەمەوێت بۆ براکانمی ڕوون بکەمەوە کە ئێمە کوردستانین. بەڵێ، زۆر کەس نازانن کوردستان کوێیە. بەڵێ، ئێوە دەزانن عێراق کوێیە؟ سووریا کوێیە؟ تورکیا کوێیە؟ ئێران کوێیە؟ هەموو کەس ئەم وڵاتانە دەناسن، بەڵام کوردستان بەسەر ئەم چوار وڵاتەدا بەشکراوە. باشە، بۆی ئەگەر بچیت بۆ عێراق و بچیت بۆ بەشی باکووری، ئەو بەشە
کوردستانە. بەشی سووریا لە باکوورەوە کوردستانە. ئەو بەشەی تورکیا کوردستانە، ئەو بەشەی ئێرانیش کوردستانە. ئێستا ئەم وڵاتانە نوکۆڵی لە مافەکانی کوورد دەکەن کە 40-50 ملیۆن کەسە. ئەوان دژی ئەم گەلە شەڕ دەکەن. زۆر خراپە. ئێمە دەزانین چونکە ئێمەش داگیرکرا بووین. بە دوای ئازادیەوەن؟ بەڵێ، مافی بوون، چونکە ئەوان نەکەر نایانەوێت ئەو خەڵکە هەبن، بەڵکو نکوڵی لە زمانیشان دەکەن. بەڵێ ئێمەی ئەفریقایی لە سەردەمی ئەپارتاید تەنانەت ڕێگەیان بە زمانی خەڵکەکە دەدا. دوایین جار کە لەوێ بوویت کەی بوو؟ من هێشتا نەچوومەتەوێ، باپیرە گەورەم خەڵکیەوێ. زمانی یەکەمە چێ؟ زمانی یەکەمم ئینگلیزیە. ئەو باشە بە ئینگلیزی دەدوێن؟ نا بە کوردی، من تۆزە کوردی دەزانم، چونکە ئێمە زیاتر لە 160 ساڵە لە باشووری ئەفریقین. زۆر سەرنجڕاکێشە. بەڵێ. جا براکانم لە کوردستانەوە هاتوون، مێژووی باپیرە گەورەم تۆمار دەکەن کە زۆر بەشی جیهان گەڕاوە. لە ناویشیاندا ناوەڕاستی ئەفریقا، خەڵکی فێر کردووە و یەکەمین کتێبی بە زمانی ئەفریکانی نووسیوە. ئەگەر بچن بۆ کتێبخانەی گشتی و سەیری ئینتەرنێت بکەن دەزانن کە باپیرە گەورەم زۆر شتی باشی کردووە. جا من چاوم بە دیدانی براکانم ڕوون بووە، ئەوان بە تایبەتی هاتوون بۆ ئێرە بۆ تۆمارکردنی ئەو مێژووە. ئەوە باشە. زۆر سپاس. سپاس براکانم. زانای ئاینی کورد ئەبوبەکر ئەفەندی لە ڕۆژی 26 گوڵانی ساڵی 1862دا لەلایەن سوڵتانەوە سوڵتان عەبدولعەزیزی عوسمانیەوە بڕیاری چوونی واژۆ دەکرێت. مانگی ئۆکتۆبەری ساڵی 1862 لەگەڵ عومەر لوتفی برازای بەڕێدەکەون. لە ئیستەمبوڵەوە بەرەو ئیتالیا، پاریس، لەندەن، لە لەندەنەوە بەرەو شاری لیڤەرپۆڵ، لە بەندەری شاری لیڤەرپۆڵەوە بە سواری کەشتی و پاش گەشتێکی 44 ڕۆژە سەرەتای ساڵی 1863 دەگەنە شاری کەیپ تاون. لە گەڕانم بە دوای سەرچاوەکان ویستم بزانم چ کەسێک لە سەرەتاوە بایەخی بە ئەبوبەکر ئەفەندی داوە. بینیم ئەوەی یەکەم کەس کە زۆر بایەخی پێدایە کەسێکی شارەزای زمانە سامیەکانە. زمانە سامیەکانە لە زانکۆی پریتۆریە لە کەیپ تاون کە ویش ئەندرێناوس فانسێڵمس. بینیم ئەو لە ئینسیکلۆپیدیایی کەسایەتە گرنگەکانی ئەفریقای باشوور وتارێکی بڵاو کردیتەوە لە ساڵی 1968. لەوێ وتارێکی بڵاو کردیتەوە لەسەر ژیان و چاڵاکیەکانی ئەبوبەکر ئەفەندی. ئەو سەرچاوم دۆزیەوە کە ئەو سەرچاوم دۆزیەوە بینیم هەر ئەو ئەندرێناوس فانسێڵمس ساڵی 60 کە کتێبەکەی چاپ کراوە، بەیانودینەکە تەرجەمە ئینگلیزی کراوە، لەوێش لە پێشەکیەکەی بەسەرهاتی خۆی باز دەکات کە چۆن ئاشنایی پەیدا کردی لەگەڵ ئەبوبەکر ئەفەندی و دواتریش کوڕەکەی بینیوە. خۆشبەختانە ئەو کەسێک بووە فریای ئەوە کەوتووە کە یەکێک لە کوڕەکانی ئەبوبەکر ئەفەندی ببینێ، چاوپێکەوتنیشی لەگەڵ بکە. لە ساڵی 1951 کە زانیویەتی یەکێک لە کوڕەکانی ماوە بە ناوی عومەر جەلالەددین، کوڕی بچووکی ئەبوبەکر ئەفەندی بووە. بە جۆرەی زانیاریەکانی کاک محەممەد زوبری بێ، ئەبوبەکر ئەفەندی کورد تەنیا لە کەیپ تاون نیشتەجێ و جێگیر نەبووە، کەسێکی گەڕیدە بووە. لە 130 کاتەکەی لە کەیپ تاون بووە، گەڕاوە شار و شارۆچکەکانی تر، تەنانەت گوندەکانی تر دەرزی کودۆتەوە، زانیاری بەخشیوە بە خەڵک، ڕێگەی خەڵکی ڕووناک کردوتەوە. جگە لە گەڕیدەیەکەی کەسێک بووە حەزی لە شاخەوانیش بووە. بە پێی قسەکانی ئەو کە سینە بە سینە هەروە ئێمە دۆکۆمنتێکی بەڵگەیەکی گرنگمان بۆ ماوەتەوە لە عومەر لوتفیەوە کە بە زمانی تورکی عوسمانی گەشتنامەیەکی نووسیوە، باز لەوەکە کە لەگەڵ ئەبوبەکر ئەفەندی
کووردا کە مامی ئەوە هاتوونە بۆ ئەم چیایە. عومەر لوتفی برازای ئەبوبەکری کورد بووە و هاوگەشتی مامی بووە بۆ کەیپتاون سەبارەت بە گەشتەکەیان و هەروەها ماوەی مانەوەیان گەشتنامەی خۆی نووسیوە و وەکو کتێب چاپی کردووە. کتێبەکە لە ساڵی 1292 کۆچیدا بەرامبەر بە 1875 زاینی لە ئیستانبول چاپ کراوە. گەشتنامەی کەپووی هیوا ناوی کتێبەکەیە. چیرۆکێکی دیکەی سەرنجڕاکێشی شێخ ئەبوبەکر هەیە. ئەو بانگخوازێکی زۆر چالاک بووە. بۆ نمونە چووە بۆ شارۆچکەی ناتال و لە نووسینەکانیدا باسی هەژارترین ناوچەی موسڵمانانی ناتال دەکات لە بەندەری ئەلیزابێس یان بەندەری خێبێخا کە ئێستا وای پێدەگوترێت لە کەناراوی ڕۆژهەڵاتی وڵات. هەروەها یارمەتی دروستکردنی مزگەوتی داوە لە کیمبەرلی. کوڕەکانی لەوێ قوتابخانەیەکیان دامەزراند. تەنانەت چۆتە مۆزەمبیق و لەوێ ڕێنمایی و زانستی پێشکەش کردووە. ئەویش تۆمار کراوە کە چووە بۆ مزگەوتی ماپوتۆ و نوێژی هەینی کردووە. زۆر بایەخی بەوانە داوە. ئەو تەنیا لە کەیپتاون نا، بەڵکو لە زۆر شوێنی باشووری ئەفریقا خزمەتی کردووە. ئەویش لایەنێکی دیکەی زۆر سەرنجڕاکێشە کە زۆر بە گرنگیەوە دەستیدا بووە کارەکەی و زۆر دەگەڕا. بەڵێ لەلایەن پێشینەکانمانەوە پێمان گوتراوە ئەبوبەکر ئەفەندی خەڵکی کوردستان بووە. جا لە باپیرانی منیش لە میر سلێمانەوە، ئەویش هەر خەڵکی کوردستان بووە. لە زنجیرەی خێزانەکەیدا نزیکەی 45 نەوەی هەیە کە نەوەی میر سلێمانن. ئەمە ئێمە بە خێزانەکەمانەوە دەبەستێتەوە. لە ناوەڕاستی 1970کاندا کە مێرمنداڵ بووم بۆ مێژووی کورد دەگەڕام. چووم بۆ کتێبخانە. کتێبێکم هێنا کە ناوی منداڵانی جنوەکە بوو. کتێبەکە مارگارێتکان نووسی بووی. ئینجا منیش نامم بۆ نووسی. ئەویش وەڵامی دامەوە و زانیاری و ژمارەی مارتین ڤان برۆینسەنی بۆ ناردم. هەموو ئەو زانیاریانەی هەم بوون و لەبارەی دوورکەوتنەوەیشمەوە بۆ مارتین ڤان برۆینسەنم نووسی. پاشان ئەویش نامەیەکی بۆ نووسیم و داوای هەندێک زانیاری زیاتری کرد. ئەوجا هەندێک شتم بۆ نارد کە زانیاری بوون لەسەر ئەبوبەکر ئەفەندی. پاشان نووسەری هۆڵەندی مارتین ڤان برۆینسەن نووسینێکی باشی لەبارەی ئەبوبەکر ئەفەندیەوە نووسی. This is the Afrikaans language museum. ئەمە مۆزەخانەی زمانی ئەفریکانیە. ئەم مۆزەخانەیە بۆ یادهێنانەوەی زمانی ئەفریکانیە، هەروەها بۆ یادهێنانەوەی کەسایەتیەکانیش. نزیکەی 50 کیلۆمەتر لە کەیپتاونەوە دوورە. هەڵکەوتەی شارێکی جوانە بە ناوی پاڕڵ، کەمێک لە دەشتی هەریر دەچێت. ئەو بەکرەفەندی خۆشناو و خێزانەکەی و کوڕەکانی لەم ناوچێدا بۆ زیاتر لە 80 ساڵ ڕۆڵێکی زۆر گرنگیان بینیوە. Over a period of about 80 years. This is a masjid. ئەمە مزگەوتەکەیە. ئەم مزگەوتە ساڵی 1881 دروستکراوە. یەکەمین مزگەوتی ئەم کۆمەڵگەیە. ئێمە دڵنیانین ئەبوبەکر ئەفەندی لێرە بوو بێت، بەڵام کوڕوونەوەکانی لەناو ئەم ڕەوەندەدا بوون. بە تایبەتی نەوەیەکی لەم مزگەوتە بووە. بەڵام وا دیارە هیشام نیعمەتوڵڵا لە مزگەوتێکی دیکەی شاری پاڕڵ بووە، واتە خزمەتی دوو مزگەوتی کردووە.
This is the city of Cape Town. It is called the Mother City. ئەمە شاری کەیپ تاونە، And this بە شاری is دایک the ناو دەبێت. Tanabaru. Cape Town's ئەمەش oldest تانەبارووە، Muslim cemetery. دێرینترین گۆڕستانی موسڵمانانی کەیپ تاون. 1886 ساڵی 1986 داخراوە. from Kurdistan. لەوێدا پیاوێک هەیە لە کوردستانەوە بە ئەرکێک هاتووە. بەڵێ، Important بە دوای کاری So گرنگەوە we went to Istanbul. بەو هۆیەوە چوو بۆ ئیستانبول. بەڵام کە گەیشتە ئیستانبول لەلایەن حکوومەتی عوسمانیەوە پێی گوترا کە نامەیەک لە شاژنە ڤیکتۆریاوە هاتووە، And that پێویستیان بەوە تاکو بچێت بۆ کەیپ تاونی باشووری ئەفریقا و لەوێ موسڵمانەکان پەروەردە بکات و یارمەتیان بدات. the Muslim people over there. He did outstanding service. خزمەتی گەورەی پێشکەش کردووە. پاش 17 ساڵ مانەوە لێرە He died. مردووە. Having traveled many other regions in Africa, سەردانی زۆر ناوچەی ئەفریقای کردووە. ساڵی 1880 was buried here. But وەفاتی کردووە و لێرەدا his نێژراوە. descendants never forgot where they came ئەو from, باپیرە گەورەیە و هەرگیزیش لەبیر ناچێتەوە. their Kurdish roots. And he, هەمووان هەمیشە ڕەگ و ڕیشە کوردیەکان بیر دەمێنێت. the Sheikh of knowledge, ئەوە باپیرە گەورەی منە و شێخی زانستەکانە وێڕای هەموو ئەو ناسناوە گەورانە ئەو پیاوێکە دەبێت هەموو کوردێک شانازی پێوە the بکات. Kurds on earth can be proud of. ئینشاءالله تەنانەت بە مردوویش مێژووی کوردستان و زانیاری لەسەر کوردستان پتە دەکات و بنیادی دەنێتەوە. Even in his death. هەموو زانایەکی کورد لە هەر سەردەمێک ژیا بن لە کوردستان بن یا لە هەر شوێنێکی دیکەی جیانی ئیسلام یاخود لە دەرەوەی جیانی ئیسلامیش ئەو کەسایەتێکی کورد بی خزمەتی بە زانست کردبی بۆ ئەم ڕۆینەتەوایەتی کورد ناسنامەیەکی گرنگە. شێخ ئەبوبەکر ئەفەندی بەلای منەوە کەسایەتێکی سەرنجڕاکێش و مەزنە. کوڕی یەکێک لە خانەدانترین خێزانەکانی سەرزەوی بووە. ئەو بە زانستەوە هاتووە. بۆیە ئەو پەڕی ڕێزم بۆ شێخ ئەبوبەکر ئەفەندی هەیە. خێزانەکەی خەڵکی سیساون و خۆشناون. جا لەو سەردەمەدا بە هاوڵاتی عوسمانی دانراون. هاوڵاتیەکی عوسمانی دەکرا فەلەستینی بێت، کورد بێت، عێراقی بێت، یان خەڵکی هەر شوێنێک بێت کە عوسمانیەکان حکمیان تێدا دەکرد. من محەممەد ئەبوبەکر لوقمان ئەفەندیم، نەوەی ئەبوبەکر ئەفەندیم، باپیرم، زۆر شانازی پێوە دەکەم کە نەوەکەیم چونکە کاری زۆری بۆ کەیپ کردووە و لە سەردەمی ئیمپراتۆری عوسمانیدا لە کوردستانەوە هاتووە بۆ کەیپ و خەڵکی باشووری ئەفریقای فێری زانستی ئاینی کردووە. گۆڕی زانای کورد ئەبوبەکر ئەفەندی خۆشناو لەلایەن باڵوێزخانەی تورکیاوە نۆژن کراوەتەوە. بەڵام بنەماڵەکەی ئەبوبەکر ئەفەندی خۆیان بە کورد و خەڵکی هەرێمی کوردستاندا دەنێن. ئەوان دەڵێن ئەبوبەکر ئەفەندی خۆشناویش هەروە خۆی ناساندووە و دەستنووسەکانیشی بەڵگە و گۆڤانی ئەو ڕاستیەن. ئەبوبەکر پیاوێکی گەورە بوو، سەر بە خێزانێکی گەورە. جا دەسەڵاتداران دەیانویست وای پیشان بدەن کە ئەو لەوانە. ئەو حەزەیش بە هۆکاری ئەو ستە مونادادیە گەورەی کە بەرامبەر گەلی کورد کراوە. ئەوە نانێر کوردستان هیچ شتێکی باشی هەبێت، چونکە ئەو شتە باشە یارمەتی دۆزی کورد دەدات. هەر بۆیە ئەوان خێزانەکە ئێمە لە کوردستان دەبچڕێنن
بۆ ئەوەی ئێمە هەرگیز نەگەڕینەوە کوردستان تەنانەت دژی خێزانەکەمان شەڕ دەکەن و گوشارێکی زۆریان دەخەنە سەر پێشنیازی گەورەی مادیان بۆ دەکەن تاکو و پشت لە کوردستان بکەن بێگومان هەمووانی شوانین چونکە زۆر مرۆڤی تورک عەرەب و ئێرانی دان بەوەدا دەنێن کە ئەبوبەکر ئەفەندی کورد بووە بەڵام هەندێک نەتەوە پەرست کە هەمویان نائیسلامین ئیسلام تەنیا بۆ بەرژۆندی سیاسی و دەسەڵات بەکاردێنن دەیانێت ئەبوبەکری خۆشناو لە کوردستان دابەبڕست جا ئێمەش هەرگیز ئەوە قبوڵ ناکەین